بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. براني بريز خوش حالم كلا درسي شدي كبا خزمتان دقم ولا شرحي متن عقيدة طحاوي خواهي قوري بقوري وعظمتي خوي أو درسان بخات ترازوي حسنات من وترازوي ساكا كان ماني بي قرصك عاقبة خير من بكا سربرز وسرفرازي دنيا وقيامت من بكا بمسلماني بمان جيني بمسلماني بمان مريني بمسلماني زندي من بكاتو يا رب العالمين. قيشتنا فقري شستونو دفرمي ونرى الصلاة خلف كل بر وفاجر من أهل القبلة وعلى من مات منهم. ليرانا باسي حالتك ذكا كزياتر لسردمي وان شيخي طحاوي ولدواي وانيش ببو برسيار قليك لنيوان مسلمانان دا آية نويج لدو همو إمامك دروستا أو إماما أهلي فسق به أهلي فجور به مرتكبي كبيرة به قناها چي قوري كرد به قناها قسك كام بكا أو سردمي إيمش ريشي تاشي به زغارة چيش به أو أنا هموي تاوانا لبرود فرمي ونرى الصلاة يعني ونرى أهل السنة والجماعة ما بستي بي شخصي خوينية ما بستي بي عقيدي أهل السنة والجماعة أوانيك با باچی هاتون کە دەڵێ سنە و جەماعە برا بە ڕێزەکانی خۆم بۆی لە بەرچاوتان بێ کە گوترا السنة والجماعة سنە مەبەستی پێ ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە دەڵێ ئەهلی سنە و جەماعە کەلیمەی سنە مەبەستی پێ ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەوەی کە پێغەمبەر لەسەری بوو عەلەیهی سەڵات وسەلام و زیندووکردنەوەی ئەخلاق و ڕەوشتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە عەمەلی. جەماعە مەبەستی پێ هاوڵانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و لە دوای هاوڵان تابعی و تابعی ئەو سێ قەڕنەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دوعای بۆ کردوون. خەیرە القوڕونی قەڕنی ثم الذین یەلونەهم ثم الذین یەلونەهم. ئەو ئەهلی سنە و جەماعە بۆی کە دووبارەی نەکەمەوە هەر کاتێکی کە گوێتان لێبوون بەبەستی ئەوەیە. یەکەمیان سنە طەریقەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام، دووەمیان هەڵسوکەوت و عەمەلی ئەسحابە ڕەزا و ڕەحمەتی خۆیان لەسەر بێت کە متەمەسیک بوون بە طەریقەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. وەکو خوای پەروەردگاریش دەفەرمێ فەئین ئامەنوا بمثل ما ئامەنتم فەقەد اهتەدەوا. فەئین ئامەنوا ئەوانەی کە لە دوایی دێن، ئەوانەی کە وەکو دەفەرمێ والذین جاءوا من بعدهم، ئەوانەی کە دوای ئێوە مسلمان دەبن ئەگەر ئیمانیان هێنا وەکو ئیمانی ئێوە فەئین ئامەنوا بمثل ما ئامەنتم، یعنی ئیمانەکەیان طبق الأصل وەکو ئیمانی ئێوە بوو لە معتەقەدات و لە بیر و باوەڕ و تێڕوانینەکاندا فەقەد اهتەدەوا هیدایەت دراون. دەنا کابرا بە پێچەوانەی ئەهلی سنە و جەماعە ئیعتیقادی هەبێتن یانەوەتە پێچەوانەی وان تێڕوانینەکانی بۆ قەزیە غەیبیەکانیان بۆ عیبادات و بۆ خواپەرستیەکان بێ، ئەوە بە ئەهلی سنە و جەماعە لە قەڵەم نادرێ، بە فیڕەقی ضال لە قەڵەم دەدرێ، خوا پەناماندات. برا بەڕێزەکانی خۆم بۆ لێرانە مەسەلەی نوێژی جەماعەتی لە عەقیدە داناوە، چونکە بەڕاستی لە لای هەندێک لە عولەما کە ئەو ڕەیەکی بە قووەتیشە بەڵام خلافیان لەسەرە نوێژی جەماعەت واجبە. یعنی چی واجبە؟ یعنی ئەگەر عوزرت نەبێ دەبێ لە مزگەوت 5 فەرزە ئامادەبی نوێژەکان بکەی، بۆی کە ئەو ئاگالێکبوون و پاداشتە گەورەی کە خوای پەروەردگار بڕیاری داوە لەسەر نوێژ
لە دەستمان نەچێتن. لەبەرەوەش تاکە عیبادەتێکە کە دوایین شەعیرەی ئیسلامە کە کۆتایی پێدێ لەسەر زەوی. یەکەمیان حکم نامێنێ، حکم بە ئیسلام، حکومەکە نەماوە. هوردە هوردە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام پایەکانی ئیسلام هوردە هوردە هەڵدەوەشێنەوە. یەکەمیان حکم نامێنێ، خەڵک حکم بە شەریعەتی خوا ناکات، ئاخیریان نوێژەکە نامێنێ لە ناو خەڵکی. دا لەبەرەوەش تەماشا دەکەی بەڕاستی ئێستانەکە کە تەماشای مزگەوتەکان دەکەی لە ناو میلەتێکی موسڵمان لە نوێژی بەیانی، لە نوێژی عیشا، بەڕاستی گریانت بۆ مزگەوتەکان دێ. مزگەوتی وا هەیە 2 نەفەر 3 نەفەر 4 نەفەر زۆر بەداخەوە. لەبەرەوە ئینسان بە تایبەتیش ئەو خەڵکە مولتەزیمە نابێ فەضیلەتی نوێژی جەماعەت لە دەستە خۆی بدا و دەبێ حوزوری هەبێ. و لەبەرەوەش دەفەرمێ وەنەڕە الصەلاتە خەلفە کولی بەڕی وەفاجر، برین وەفاجرین، یعنی خەڵکێکە باش بێ یان خراپ بێ، مادام موسڵمانە، مادام لە دین نەچۆتە دەرەوە، مادام عەقیدەکەی هەڵنەوەشاوەتەوە، کابرا مەسەڵەن دەبینی لە خودی خۆیدا گوناه و تاوان و مەعسیەتی هەن کە ئینسان بە گوناه و تاوان و ئەوانە تووشی فجوور دەبێ. بەڵام فجوورەکە عولەما ڕەحمەتی خۆیان لەسەر بێ دەفەرمون نەگەیش بێتە حەدی کوفر و شرک و نیفاق. یعنی کابرا کافر نەبێ، مشریک نەبێ، منافق نەبێتن. لەسەر گوناه و تاوانەکانی دیکە نوێژی لە دوو بکە، وەڵا جغارە چێشە، ڕیشی دەتاشیتن، کۆمەڵە بابەتێکی دیکە هەن پێم خۆش نییە تەطەڕوقی بۆ بکەم. ئەو جەبرا بە ڕێزەکانی خۆم. ئەوە لە حاڵەتێکدایە ئەگەر ئینسان بەدیلی نەبوو، ئەگەر ئینسان بەدیلی نەبوو. بەڵام ئەگە بەدیلت هەبوو، مزگەوتێکی نزیک، ئیمامێکی لە خواترس، ئیمامێکی متەقی، ئیمامێک بۆ خوا سوڵحاو، ئەولاترە بچێ دووی. و زۆر جار عولەما دەفەرمون ڕەحمەتی خۆیان لێبێ مسلمانان بەکردەوە و عەمەل ئەو ئیمامە کە دەبینن خراپە، ئەگەر بزانن هەجریکەن، کەس نوێژی لە دوو نەکا، کەس خوتبەی لە دوو نەکا، ئەو ئیمامە چاو بە خۆیدا دەجێڕێتەوە و فتنەی گەورەتری لێ دروست نابێ، پێویستە ئەو ڕێگایە ئەنجام بدەن. بەڵام نەک کابرا بچی لە ماڵێ دانیشیت، بچێتە لای ئیمامێکی دیکە، بچێ لە مزگەوتێکی دیکە نوێژی جەماعەت بکات. لەبەرەوە باسی حاڵەتێک دەکا لێرانە، ئەو حاڵەتە بۆ نمونە کەست دەست ناکەوێت، ئەو ئیمامە نەبێ، نوێژی لە دوو دروستە. و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ کە باسی ئائیمەی ئەو زەمانە دەکا، دەفەرمێ یوصەلوونە لەکم فەئین ئەصابوا فەلەکم وەلەهم وئین ئەخطەئوا فەلەکم وعەلەیهم. نوێژتان بۆ دەکەن خەڵکێک، فەئین ئەصابوا، ئەگەر نوێژەکەیان دروست بوو، لە خودی خۆشیان پیاوی ساڵح و بۆ خوا سوڵحاو بوون، دەفەرمێ فەلەکم وەلەهم. ئەو خوای گەورە بۆ هەردووکتان حیساب دەکا و پاداشی هەردووکتان دەداتەوە. وئین ئەخطەئوا، ئەگەر بۆ نمونە غەڵەتێکی هەیە، کەم و کوڕیەکی هەیە، عەیب و عارێکی هەیە، نوێژەکەی زۆر مەزبوط نییە، دەفەرمێ غەڵەتەکە بۆ خۆیەتی، ئێوەش پاداشتی خۆتان وەردەگرنەوە. یعنی وەکو ئەوەی برا بە ڕێزەکانی خۆم، ئیمام جاری وایە دەبینی بۆ نمونە لە فکری دەسێ دەست و نوێژی ئیمامەتت بۆ دەکات، ئەو خەڵکە هەمووی اقتیدا پێوە کردووە. ئیمام لە ڕکعاتی ئاخیری بە فکری دێتەوە کە دەست و نوێژی نییە، بۆ نمونە نوێژی نیوەڕۆی 4 ڕکعاتی بۆ کردووی بەبێ دەست و نوێژی، 4 ڕکعاتی بۆ کردووی بەبێ دەست و نوێژی. لەو حاڵەتەیدا هەر کاتێکی وەفکری هاتەوە دەبێ نوێژەکەی خۆی بەتاڵ کاتەوە، نوێژەکەی بەتاڵە ئەسڵەن، بچی دەست و نوێژ بشواتەوە، دەبین نەفەرێک بچێتە شوێنیوی. ئەو نەفەرەکە دەچێتە شوێنیوی، 4 ڕکعات کراون لە تەحیاتەکەی ئاخری دەست پێ دەکا ئەو نەفەرە. ناچی بڵێ وەڵا ئیمام دەست و نوێژی نییە، نوێژی هەمانمان بەتاڵ بۆتەوە، نوێژی هێکان بەتاڵ نەبۆتەوە، نوێژی هەمان دروستە. بەس نوێژی ئیمامی دروست نییەکە بەبێ دەست و نوێژی ئیمامەتی بۆ خەڵکەکەی کردووە. یعنی بێ دەست و نوێژی ئیمامی، بێ دەست و نوێژی ئیمامی تەئسیر لە نوێژی مەئمومان ناکاتن. بۆ لەبەرەوەی مەئمومەکان نەیانزانیوە کە ئیمام بەبێ دەست و نوێژە، بەڵام ئەگەر مەئموم بزانن ئیمام بەبێ دەست و نوێژە، نوێژی وانیش دروست نابێتن.
ئەگەر مەئموم بزانن ئەو ئیمامە بەبێ دەست و نوێژیان بۆ دەکات نوێژی وانیش دروست نابێت پێی بڵێ بڵێ کاکە تۆ دەست و نوێژ نییە بەڵام لەبەرەوەی حاڵەتی کەس ئاگای لە دڵ و دەرونی کەس نییە ئەسڵەکە چییە بەڕائەی ذیممەیە ئەسڵەکە کابرا کە پێش دەکەوی دەڵێ الله ئەکبەر تۆ دەزانی کە دەست و نوێژی هەیە لەبەرەو بابەتە بابەتێکی هەستیارە پێم خۆش بوو ئیشارەی پێ بکەم و خاڵێکی دیکە کە خەڵک زۆر کەم ئاگای لێیەتی برا بە ڕێزەکانی خۆم هەر تایبەتە بە نوێژی جەماعەت ئیمام سوترەی هەموو مەئمومەکانە یعنی تو بۆتەیە بۆ نمونە لە چوار سەفن سەفی پێشەوە کەلێنێکێ شوێن نەفرێکی تێدا دەبێت بۆتەیە بەناو سەفەکان دابڕۆی بچی ئەو شوێنەی پڕکەیەوە هاتو چۆکردن بەناو سەفەکاندا نوێژی تەئسیر کەڕاهەتی نییە بۆ نوێژی نوێژکەران وا تۆش گونەهبار نابیت چکە گوناه و تاوانە ئینسان بە پێش نوێژکەرێکی دابڕواتن بەڵام دروست نییە بە پێش ئیمامیدا تێپەڕی لەبەرەوە ئیمام کە بە پێشی داڕۆیشت حیساب کە بە پێش هەموو نوێژکەرەکان داڕۆیشتووی بەڵام لە دوای ئیمامی چووکە ئیمام سوترەیە بۆ هەمان هەتا ئیمام سەلام نەداتەوە بۆت هەیە بەناو سەفەکاندا هاتو چۆ بکەی بەس کە ئیمام سەلامی داوە بۆت نییە بە پێش هیچ نوێژکەرێک هاتو چۆ بکەی لەبەر هەر نوێژکەرە و ئەو جارەی سوترەی خۆی جیاوازە ئەو جەبرا بە ڕێزەکانی خۆم دەفەرمێ ونرى الصلاة خلف كل بر وفاجر ليران بر بس كل بر وفاجر من أهل القبلة كأهل قبلة يعني مسلمان به ما دام أهل قبلة يعني مسلمان به مكفرات نبن وكباسم كفر نبي شرشي نبي يعني كافر نبو به دنازاري وهذا بيني صفتي كافراني شي هي صفتي مشركاني شي صفتي منافقاني شي هي بس نبوتا ملكا يعني كافر نيا كابرا منافق نيا مشرك نيا دنا هندك صفتي كافر ومنافق ومشرك جاري على مسلمان شي دادي ندي وكو بيغمبري خو عليه الصلاة والسلام روحو جان من بقرباني بيد فرمي آيات المنافق 3 نشاني منافق سيشتن إذا حدث كذب وإذا اؤتمن خان وإذا وعد أخلف بلام شرط نییە کەسێک کە هەرسێک شتێدا مەوجود بن بڵێ وەڵا ئەو منافقە ئەو منافقی عەمەلیە منافقی اعتقادی کابرا پێی لە دین دەچێتە دەرەوە منافقی اعتقادی ئەوەی کابرا بێتن بۆ ناو موسڵمانان بە زوبان شایەتمانی بێنێ بەڵام بەدڵ قەناعەتی پێ نەبێ تێگەیشتن بە زوبان شایەتمانی بێنێ بۆ جاسووسی هاتووە بۆ بەرژەوەندیەکی هاتووە بەڵام بەدڵ اعتقادی پێ نەبێ ئەوە منافقی اعتقادیە بەڵام منافقی عەمەلی هەندێک کار و کردە و ئەعمال ئەوانەی هەن وەکو منافقەکانە بەڵام پێی لە دین دەرناچێ گوناهی گەورەن و گوناهی هەندێکیان داخیلی کەبائیر دەبن و هەندێکیش لەو صیفەتانە داخیلی سەغائیر دەبن خوا بمان پارێزیتن هەر کاتێکی زانیت ئیمام لە ئەهلی قیبلە نەما لە ئەهلی قیبلە وەرگەڕا نوێژی لە دوو دروست نییە کە بزانی بەو شێوەیە وعلى من مات منهم و نوێژی جەنازەش لەسەر هەموو ئەو کەسانە دروستە ئەگەر ئەهلی گوناه و تاوانیش بن ئەهلی کەبائیریش بن مسلمان بۆیان هەیە نوێژی لەسەر بکەن لەبەر ئەو بابەتە بابەتێکی هەستیارە بەڵام کەسێک کە بزانن مسلمان نییە بزانن مشریکە بزانن بە عەمەلی منافقە دروست نییە کەس نوێژی لەسەر بکات دروست نییە کەس نوێژی لەسەر بکات بەڵام ئەمڕۆ کە بەداخەوە دەڵێم يعني هەرچی کە کابرا کافر و منافقە ینی باوەڕتان بێتن کابرای نەسڕانی کابرای یەهودی بینە لە مزگەوتێ بڵێەوە نەسڕانیە کە یەهودیە کە خەڵکێک دەچی نوێژی لەسەر دەکات زۆر موسیبەتێکی گەورە ڕووی لە عالەمی ئیسلامی کردووە لەبەرەوە برا بە ڕێزەکانی خۆم گەلێک زاریشی شاڕم پێ کردووە نەمانی حکم ئەو شتانەی لێ تەڕەتوب دەکات لەبەرەوە خوای پەروەردگار تەبارەک وتەعالە کە پێغەمبەری ناردو ئەن یحکم بەینەهم بما ئەنزەل الله یان بما ئەراک الله ئەگەر حکم هەبوو دەسەڵات هەبوو هەموو شتەکانی دیکە مەجرای خۆی وەردەگرن هەموو شتەکانی دیکە یعنی کو بڵێ قاعیدەیەکی زێڕینیان بۆ دادەڕێژرێتن
أو زاديت سر فقري حفتا دفرمي ولا ننزل أحدا منهم جنة ولا نارا ولا نشهد عليهم بالكفر ولا بشرك ولا بنفاق ما لم يظهر منهم شيء من ذلك ونظروا سرائرهم إلى الله تعالى. لدرس كان الرابر دجباسي أو خالنا ما كردو بلا مكو كد لدوايوي كمثلا لدواي نويجكي هناويتي كابرا مثلا لدواي همو كسيك نويجدكين ودكين ماذا مهلي قبل به دفرمي ولا ننزل أحدا منهم جنة عفوا دروسنيها برابر زكاني خم بڕیاری چوونە بەهەشت بۆ هیچ کەسێک بدەیت مەهما لە بەرامبەریت و لە ڕوانگەیت و لە هەڵسوکەوتیت و لە معاملەیت و لەگەڵەوی کە پیاوێکی ساڵح و بۆ خوا سوڵحاوە لەبەرەوە تۆ نازانی دڵێ و ئینسانەی چی تێدایە و نازانی بڕیاری خوا بۆ ئینسانەی چییە. ئایا خوای گەورە و عەزیم کار و کردەوەکانی لێ قبول کردوون یانە نا تکۆ عایدی خوایە. لەبەرەوە دائیمەن لێتان وەسیەت بێ قسە لە ئیشەکانی خوای مەکەن ئەو شتانەی کە بڕیاری خوان خوایەک لایەن دەکاتەوە تەبارەک و تەعالە ئەتۆ خۆی پێوە سەرقاڵ مەکە ئیشی من و تو نییە. فڵان کەس بەهەشتیە، فڵان کەس ئەهلی سونە و جەماعەیە، فڵان کەس دۆزەخیە، فڵان کەس مشریکە، فڵان کەس مونافیقە، فڵان کەس کافرە، فڵان کەس ئەوە ڕۆی لۆ جەهەنەمە ئیلا جەهەنەم و بئس المەصیر. زۆر خراپن ئەو شتانە. لەبەرەوە دەفەرمێ وەلا یانی چی وەلا نەک خۆی ئەهلی سونە و جەماعە ننزل أحدا منهم الجنة لەبەرەوەشتە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یەکێک لەو سەحابانەی کە زاهیری لە پیاوە بە تەقوادارەکانی مەدینەی بووە کە وەفات دەکا خێزانەکەی دەفەرمێ خۆشبەختی بۆ خۆت ئەوە بەختەوەر بووی و ئەوە ڕزگارت بوو. پێغەمبەر لێیوە جوابەت عەلەیهی فەرمی چوو زانی کە ڕزگاری بۆ بەختەوەر بۆ خۆشبەختی ئێستانەکە. تێی پێغەمبەری خوا هەر لە دوو تۆ نوێژی کرد و ئاوەتی ڕاست دەکەی بەڵام بڕیار مەدەن لە جیاتی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە. ئەو جا دەفەرمێ وەلا نارن و بڕیاری هیچ کەسێش بە تایبەتی بۆ چییە برا بەڕێزەکانی خۆم بۆی نییە بڵێ وەڵا نەسرانیەک و یەهودیەک دەمرێ بڵێ وەڵا دروست نیە بڵێ چۆتە جەهەنەمێ. هەرچی کە بمرێ بزانی کە باوەڕی بە پێغەمبەری ئێمەنە بۆ عەلەیهی سەڵات وسەلام ئەبەدیە لە ناو ئاگری دۆزەخ دروستیشە بڵێ کاکە بۆ دۆزەخێ چکوانە شمولی ئەوەی ناکەن بڵێن وەڵا ئینشاء عەذەبە و ئینشاء غەفەرە لە بەسۆ باسی موسڵمانان دەکات. دروست نییە بە موسڵمانێک کە لەسەر گوناه و تاوان بمرێ بڵێ وەڵا بۆ جەهەنەمەیە چوزانی خوای گەورە عەفوی کردووان عەفوی نەکردووە کە دەکەوێتە بەرمەشیئەتی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە. ولا نشهد عليهم بكفر ولا بشرك ولا بنفاق. لناو مسلمانا جمع مسلمانا دروسني هيس مسلمانك تكفير كهيس مسلمانك تفسيق كهيس مسلمانك بمشريكي لقلم دي اگر هتا بود در نكوي كبود در كوت بالفعل فلان كس كافر فلان كس منافق فلان كس مشركه دنا بغير او الى سرغناه وتاوان ومعصيه اوان دروسني واگر خوانه خواستا او حالتان شوبو او كاتي قازی یان خەڵکێک ئەهلی عیلم لەگەڵ یان دادەنی شێ بزاندا خۆ ئیشکالیان چییە بە شێوەیەک ئەو هەڵگەڕانەوە و بێباوەڕیان بۆ چییە دەفەرمێ ما لم يظهر منهم شيء من ذلك ونظروا سرائرهم إلى الله تعالى. ئەگەر هەتا خەسڵەت و صیفەتی کافر و منافق و مشریکانیان لێ دەرنەکەوێتن ئەو جا ئەگەر وانە بوو سەرائیریان وەکو بڵێشتە شاراوە و پەنهانەکانیان لێ دەگەڕین بۆ خوای پەروەردگار تەبارەک و تەعالە. خوای پەروەردگار حکم لە مابەینی عەبد و بەندەکانی خۆی دەکاتن. خوای گەورە عاقبەتمان خێر بکاتن و سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن. وصلى اللهم على محمد وعلى آله وصحبه وسلم.